بەڵێ خۆشەویستانمان لە چەوەری دووی بەرنامەکەماندا باس لە بابەتێکی گرنگ دەکەینەوەیش باسکردنە لە گەنج سەردەمی گەنجی و تەمەنی گەنجی گەورەترین سەرمایەی مرۆڤە پێویستە ئەم سەرمایە بپارێزرێت و لەگەڵشیدا ئەو کاتی هەیەی لە تەمەنی گەنجیدا بە فیڕۆ نەچێت و گرنگی پێ بدات. ئەمە لەو تەوەریەماندا باس لەو دەکەین کە چی بکەین بۆی کە ئەو زە و تاقە و کاتی کە هەمانە لە گەنجیدا بە فیڕۆ نەچێت گرنگترین شتێک چیەکە گەنجان لەم سەردەمی ئێستادا بیگرنە بەر وی کە دوای چوونە تەمەنەوە پەشیمانی ڕوویان تێنەکە. گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز مامۆستا سەرهەنگ قاسم بانخواز بە شازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە سۆرانەوە لەگەڵمانە مامۆستا یاسڵای خوا لێبێ. سوپاس بۆم دەرفەتە. سڵاوی خۆی گەورە لە ئێوەش بێت. زۆر سپاس. مامۆستا لەوە دەست پێ بکەین گەنج چییە؟ چۆن دەکرێت مرۆڤ قەدری گەنجەتی خۆی بگرێت؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان، سپاس بۆ کەناڵی پێیام، سپاس بۆ بەڕێزانش کە دەمان بین و گوێمان لێ ئەگرن، سپاس بۆ هەردوو بەڕێزیشتان کاک دانیار و ڕۆنیا خان، سپاس بۆ دەرفەتا. وەڵاهی بابەتێکی زۆر زۆر زەرور و زۆر گرنگە، یعنی باسی لێوە بکرێت لە ناوەندەکانی ڕاگەاندن، دەستگا ڕاگەیاندنەکان لە سەنتەرەکان لە ئەو شوێنانە، چکە گەنج خۆتە زانی ئەگەر تۆ گەنجت ڕێک خست و ئاراستت کرد بەرەو ژیان و کۆمەلگە و بوارە جیازیەکانی ژیان، ئیتر ئۆتۆماتیشێن خۆی ئەو کۆمەلگایە پێشەکەوی و خۆی ژیان ڕێڕەوی خۆی ئەگرێت، چکە مناڵ هێشتا وەکو بڵێ پلان و ئومنیەتی ژیان و بەرنامە ڕێژی نییە، و ئەوەی کە چۆتە تەمەنیشی تر ئەوەی کە بەدەستی هێناوە ئەوێ سوودی لێ ببینیت و بەشێکش خزمەتی دەوروبەر و ماڵ و مناڵی پێ بکە. ئەوەی کە داهێنانەکە، ئەوەی کە جوڵە ئەداتە ژیان و کۆمەلگا بریتە لە گەنج. گەنج چییە؟ پێناسە زۆرە، ئەمە ناینە سەر پێناسی گەنج و تەقلیدی و بابەتانە، بەڵام دەتوانین بڵێن گەنج بریتە لە سێ شت: قووەی بەدەنی، قووەی ذهنی و هەروها شعور بالمەسئولیە. قووەی بەدەنی گەنج خۆی لەبەرەوەی جەستەی تازە لەسەر بەهاری تەمەنیەتی توانایەکی بەدەنی و جسمی زۆر باشی هەیە، لە هەمان کاتدا قووەی ذهنی یعنی مێشک و هزر و توانای بیرکردنەوە و توانای حفظ و توانای خەیاڵکردنی زۆر بەهێزە، دەتوانێت پلان دابنێت. ئەوەی تر دەبێنێتەوە کە لە هەردوو دانەی پێشتری گرنگترە شعور بالمەسئولیەتە. ئیجا ئەگەر گەنج کە خۆی توانای جسمی هەیە و توانای ذهنی بە قووەتە، ئەگەر هەستی بە بەرپرسیاریەتی کرد، حەزکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە خۆی، بەرامبەر بە دەوروبەری خۆی، بەرامبەر بە داهاتوو مستەقبەلی خۆی، هەستکردن بەرامبەر بە کۆمەلگاکەی خۆی لە ڕوانگە دینیەکەوە، هەستکردن بەرامبەر بە ئاینەکەی، بەرامبەر بە خوا، ئۆتۆماتیکیان ئەو هەستکردنە وای لێ ئەم قووە ذهنی کە هەیەی گەڵ ئەو قووە بەدەنی کە هەیەی بیخاتە گەڕ بۆ ئەوەی کۆمەڵک پلان و بەرنامە دابنێ، بتوانێت ببێتە کەسێکی سوودمەند لە بڕی ئەوەی کەسێکی بەکاربەر بێت و تەنها مستەهلیک بێت و تەنها وەکو بڵێ لە بڕی سوود زیانی هەبێت بۆ ژیان و دەوروبەر و کۆمەلگاتی خۆی. بە بڕوای من لە کۆمەلگی ئێمە کۆمەڵە خەڵکێکی باش، من هەرگیز بڕوام بەوە نیە تەشاومی قسە بکەین، کۆمەڵە گەنجێکی باش، خاوەن وزە و توانایەکی باش، ئامادەیە و زۆر جار توانای داهێنانیشی هەیە، دەتوانێت گۆڕانکاریش بکات، دەتوانێت بەشدار بێت لە کایە جیازیەکانی ژیانیش. بەڵام بەداخەوە ینی واقعی کۆمەلگەی کوردی ئێمە، چکەمە واقعانە سیر بکەین، واقعی کۆمەلگەی کوردی بەهۆی ناسەقامگیری سیاسی، ناسەقامگیری ئابووری و بازار، ناسەقامگیری زۆر زار کۆمەڵایەتی وای کردووە گەنج زۆرێک لە ترسی هەبێت و متمانەی بەخۆی نەبێت و احترامی ذات هان ڕێز لە خۆی نەگرێت. بە زۆرێک لە زۆرەکان بەشێکی زۆری گەنج دانیشتووە، ئیتر ئەم قووە ذهنیە کە هەیەی، ئەم قووە بەدەنی کە هەیەی لە شتی سادە و بەسیتی ڕژیانی ڕۆژانە بەسەریە، با پیاسەکردنێکە، گەشتکردنێکە، مۆبایلەکەیەتی، سۆشیال میدیایەکە و ئیتر بەشێکی وایە، یعنی بەشێکی، بەڵام دەتوانین بڵێن بەشێکیشی توانای ئەوەی هەیە کە کاری گەورەتر بکە، بەڵام دەرفەتی نییە، توانای ئەوەی هەیە گۆڕانکاری بکە، داهێنانی گەورە بکە، وەکو بڵێ دەوروبەری هاوکار نین بۆی. ئەمە واقعەکە هەیە لە ئیجابیەت و لە سلبیەت لەناو کۆمەلگەی ئێمە سەبارەت بکەن. مامۆستا لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن لە بەهای کات و تەمەنی گەنجی دەڕوانرێت؟ خی گەورە لە قورآن یعنی تەمەنی گەنجێتی بە قووەت و هێز لە نێوان دوو تەمەنی ضعف بەس وەصفەکە. خی گەورە فەرمێت بسم الله الرحمن الرحیم الله الذي خلقكم من ضعف، ئەوە تەمەنی مناڵیە کە بە ضعف و بەلاوازی وەصفیەکە، ثم جعل من بعد ضعف قوة، کاتێک کە مناڵ پێ ئەگات و تێر و تەسەڵە بێت و گەنجە بێت دێتە تەمەنی لاوێتی، ئەو کات خی گەورە بە قووەت و هێز وەصفیەکە،
کە دەچینەوە تەمەنی پیری زارش دەست ثم جعل من بعد قوة ضعفا زارشی تر لە تەمەنی گەنجێتی بەرەو زعف ئەڕۆی کەواتە خۆی قورئانیش گەنجێتی بە تەمەنی هێز و تەمەنی وزە و گەرموگوڕی وەصفەکە. اینجا زۆر جار گەنجێتی ئەبەستێتەوە بە دەرفەت ها لەبەروی تەمەنیی دیاری کراوە ئەبەستێتەوە بە کات ئەبەستێتەوە بە زەمن خۆی لە ئەساسدا ڕێکخستنی کاتمان نییە ئەگەر بینە سەرواقع چکە کات کۆمەڵێک چرکە و خولەک و کاتژمێر و ڕۆژ و هەفتەیە دەڕوا ڕاناوەستی لە ئەساسدا ڕێکخستنی کات و ئیدارەکردنی کات و بەڕێوەبردننی کات بریتە لە ڕێکخستنی خۆت بەرنامەکانی خۆت پلانەکانی خۆت لە نێو چوارچێوەی کات و زەمەندا چۆن تۆ خۆت ڕێکەخەی وەکو گەنجێک چۆن کاتەکانت ئی بەڕێوە ئەبەی ئەگەی ناخۆی خودی کاتەکەی مە بەڕێوە نابێت بۆم حاڵەتش بە بڕوای من ینی گەنج پێویستە سەرەتا خۆی دروست کات خۆی پێ بگەێنێت بە تایبەت دایک و باوک مامۆستا لە قوتابخانە مامۆستای ئاینی دەستگاکانی ڕاگەاندن ئەم جۆرە بەرنامانە کە زیگەی دەستخۆشیە ئەسڵوەیە گەنج هام بدەن کە هاتە تەمەنی هەرزەکارەتی و بەرەو پێگەیشتووی ڕۆیشت پێی بوو وترێکە تۆ پێویستە ئەم شتانە بکەیت یەک پەیوەندیەکانی خۆت ڕێکخەیت یەک پەیوەندی لەگەڵ خۆت عقلی خۆت ڕێکخەیت چۆن احتمام بە خوێندنەوە بدەیت احتمام بیرکردنەوە بدەیت حدیاقل لە پرۆسی خوێندنە کەسێکی بەتوانە و لێ هاتوو زیرەک بیت تەمبەڵ و خاوکلیسک نەبی بخوێنیتەوە ئەمە گرنجدانە بە عقلت ئینجا گرنجدان بە ڕۆح چونکە گەنج پێویستی بە ڕۆحێکی هەستی ناسکە و دەرونی پڕ لە ئەحساسات و بابەتانی پێویستی گرنگی بەخۆی بدا پێویستە هەمووشەی مزگەوت بکات پێویستە دایک و باوکی خۆشەویستی بۆ دەربڕن پێویستە هاوڕێی دڵسۆزی هەبێت پێویستە فێری متمانە بکرێت ئەمە پریتە لە گەشەدان بە ڕۆح اینجا گەنج ئەگەر عقلی گەشە سندوو بوو ڕۆحی گەشە سندوو بوو اینجا گەنج نابێت دوورە پەرێز بێت گەنج دووبارەیەکەوە نابێت دوورە پەرێز بێت گەنج پێویستە دایک و باوکشی هاوڵ بدەن وا بکەن ئەو ڕۆڵێ لە نێو خێزان کچە یان کوڕە بەشداری پێ بکەن لە پەیوەندی کۆمەڵاتیەکان لە مەراسیمە کۆمەڵاتیەکان چونکە یەک لەو هۆکارانێک کە گەنج دوای پێگەیشتنی دەتوانێت کاری باش بەدەست بینیت ڕۆڵی باش ناو کۆمەڵگا بجێڕیت ببێتە کەسێکی پێشەنگ و سەرکەوتوو لە هەر بوارێکە دەیەوێت ڕۆڵی تێدا ببینێ بەشێکی وەستاوەتە سەر پەیوەندیەکانی ئایا و گەنجە فعلەن تێکەڵە لەگەڵ خەڵک توانای قسەکردنی هەیە توانای بڕیاردانی هەیە بۆیە پێویستە گەنج عقلی خۆی گەشە پێ بدات دەروون و ڕۆحی هەمیشە گەشاوە بێت وەکو گوڵێکی سیس نەبێت و هەروە پەیوەندیەکانی بەهێزکە لەگەڵ دەوروبەری خۆی ئەم توانایانە ینی بەڵە با بڵێن ئەم ئاراستانی ژیانی گەنج ئەگەر ڕێکخران خۆی ڕێکی خستو و دڵسۆزەکانی هاوکاری بوون دڵنیاین ئەو کاتە دەتوانێت ئیداری کاتی خۆی بکات دەتوانێت کەسێکی داهێنان کاکەوێت دەتوانێت کەسێک بێت لە بوارێک لە بوارەکانی ژیانیدا سەرکەوتوو بێت بەڵێ مامۆستا لە ئێستادا لە نێو گەنجاندا ئالوودەبوونێکی زۆر بە تۆڕە کۆمەڵایەتەکان هەیە چەندین کاتژمێر بە دیار ڤیددیۆکانی تیکتۆکەوە دائنیشێت وزەیەکی زۆری سەرفەکان لە سۆشیال میدیا و لە سێرچکردنی هەنێ بابەتی کە سوودی نابێ بۆی تا چەند کاریگەری کردو سەر مردنی ئەو وزە و توانایی کە گەنج هەیەی و دەسەمەوەکردنی یاخود ئالوودەبوونی تەواتی بە سۆشیال میدیا بەداخەوە ئەمە واقعەکە ینی هەیە هەمومان ئاڵودەین هەمومان ئاڵودەی سۆشیال میدیاین و کەممان دەتوانین خۆمان کۆنتترۆلکەینێ ئەمە ئەو کۆ بڵێ ئەم تۆمەتە تەنها نەدەینە پاڵ گەنج ئەگەر گەنج سۆشیال میدیا بەکارهێنێت بۆ لایەنە ئیجابیەکان و سوودی لێ ئەبینێت ئەوە شتێکی ئاساییە دەیخاتە چوارچێوەی بەرنمەکانی خۆی لە ژیانی ڕۆژانەیدا کاتی بۆدا ئەنێت بەرنامەی بۆدا ئەڕێژیت دەزانێت چیەکە من یە قساکەم دەڵێن کاتێک کە تۆ زانیت چی ئەەکەیت پێش ئەوەی هەنگاوەکە بنیت ئەوە ئاسایی ئەگەر ڕۆژانە کاتژمێرێک دوو کاتژمێر سێ کاتژمێریش سۆشیال میدیا بەکاردێنی اینجا بۆ بواری پەروەردەکردنی خۆتە بۆ بواری وەرگرتنی زانیاریە بۆ توێژینەوەی ئەکادمیە بۆ خوێندنەوە و وەرگرتنی زانیاریە بۆ بزنسە کاتێک تۆ سۆشیال میدیا بەکاردێنیت بەڵام پێش ئەوەی دەستگەینیتە مۆبایلەکەت و شاشەی مۆبایلەکەت بکەیتەوە دەزانیت چی ئەەکەیت ئەمە ئاسایی شتێکی ئاساییە لە پاڵەوەی کە مڕعاتیان گلانی تەندروستی خۆت بکەی هەر باشە ینی کات بەڵام تۆ هەر بیکەیتەوە و تیکتۆک و ئینستاگرام و فەیسبوک و هەر بڕۆی نەزانی چیەکەیت و ڤیددیۆیەک سەرقاڵت بکە و ڤیددیۆی دواتر سەرقاڵت بکە ئەمە بەڕاستی جێگەی داخە بۆ گەنج چونکە گەنج ئەبێ لە بیر نەکا یەشێک لەو پرسیارانی لە قیامەتە لە گەنج ئەکرێ عن شەبابیکە فیما ئەفنا گەنجێتیت لە چیدا بەسەر برد ینی ئینسانی مسلمان بەتایبەت ئێمە لە کۆمەڵگەیشی مسلمانە ژین گەنجان پێویستە ئەم ڕوانگە دینیانە لە بیر نەکەن چونکە تەمەن دەڕوا چۆن مناڵبوون ئێستا پێگەیشتون و گەنجن ئەم گەنجش ئەگەر خی گەورە تەمەن باقیوت پیر دەبن و دوای پیریش بریتە لە مردن لە قیامەت دەبێت دڵنیابین یەک لەو پرسیارانی کە لێمانەکرێت ئەوەیە کە تۆ گەنجێتی لە چی بەسەر برد ئایا فعلەن گەنجێتی لە خوێندنەوە بەسەر برد لە عیبادەت بەسەر برد لە کار و کاسبی بەسەر برد
توانیت گەنجێکی داهێنانکاربی هزر بە هێزبی و هزرتیژبی گۆڕانکاری لەناو کۆمەلگا دروستکەی توانیت داهێنانێکی بازرگانی ببینیتەوە بۆ ئەوەی ئاسانکاری بۆ ژیانی خەڵک بکەیت یعنی چی تۆ لە ڕووی ئەخلاقیەوە کەسی گەنجێکی بە ئەخلاق بووی توانیت کاریگەری لەسەر دەوروبەری ژینگەی خۆت دروستکەیت تۆ کاتی خۆی گەورە و پرسیاری لێ کردی لە قیامەت چۆن وەڵام دەیتەوە گەنجێتی لە چیدا بەسەر برد اینجا ڤیکتۆر هۆگۆ قسێکی بە قووەتی هەیە دەڵێ ئێمە کێشەی قووەتمان نییە بەڵکو کێشەی ئیرادەمان هەیە هەمومان قسە دەکەین هەمومان توانای قسەکردنمان هەیە هەمومان توانای جەستەییمان هەیە بەڵام فعلەن ئایا ئیرادەمان لەو ئاستەدایە کە بڕیار بدا من لەمڕۆ بەولاوە چیتر کاتی خۆم لە سۆشیال میدیا بە هەدەر نادەم چیتر گەنجێتی خۆم بە هەدەر نادەم گەنجە بێ و بڕیارە بدا بەڕاستی شەودا ئەنیشی ینی لە سعات 10 لە سعات 11 لە سعات 12 تیکتۆکی کردەوە سەر بەرزەکاتەوە سعات 2 بڕوا بکەن نمونەیەکم لایە گەنجێک لە ماڵێک بووین بەیەکەوە سعات 11 شەو چووە سەر شاشەی مۆبایلەکەی سعات 3:10 شەوە بە ئاگات بۆ سیرێکم ئەو گەنجە بە هەمان شێوە لە هەمان بارودۆخە لەسەر شاشەی مۆبایلەکەت 3 کات ژمێر گوتم تۆ خەریکی چیت گوتی وڵا یاریەک هەیە ئۆنلاین ئێمە دەیکەین یعنی وتم بەداخەوە تۆ 3 سعات و شتێکە دانیشتی بە دیار شاشەی مۆبایلەکەتەوە ئەزانی 3 سعات ئەگەر بە دوای زانیاریەوە چەند زانیاری کۆەکەیتەوە ئەزانی 3 سعات ئەگەر بتەوێ کتێبێک بخوێنیتەوە چەندی لێ خوێنیتەوە بەداخەوە گەنج وا ئەزانێت تەمەنی گەنجی بریتە لە کۆمەڵێک حەز و ئارەزوو ئیتر ئارەزوەکان سوود لێوەربگرە لە بەرۆی دایکی هاوکاریەتی باوکی هاوکاریەتی ئیتر دایک و باوکش پێشتر ڕەنجی زۆر کێشاوە توانیتی بەشێک لە ژیانی و گەنجە دابین بکە پێی وایە ئیترە بێ گەشت بکە پیاسە بکە کاتی خۆش بەسەر ببە ئەی ئەگەر سبەینێ ئەم ماڵ و پاڵ پشتە دارەیەن نەما ئەی ئەگەر سبەینێ ئەم دایک و باوکەن نەمان ئیتر پێناسەی تۆ چی ئەو کاتە تۆ چیت لەکوێیت خۆت نەدۆزیوەتەوە خۆت دروست نەکردووە مامۆستایەکێک لەو گلەیانەی ئەمڕۆ زۆر لە گەنجانەکرێ ئەوەیە کە بۆڵەبۆڵ زۆرەکەن هەمیشە گلەیان هەیە لە بارودۆخ لە ژینگەی دەوروبەریان کەشتەکان بۆ ئەمان لەبار و باش نییە ئەمەش هۆکارە بۆی کە نەتوان کارێکی باش بکەن خۆیان بەرەو پێش برن ئەمانە بەڕاستی بیانون بۆی کە گەنج نەتوانێت سوود لە وزە و لە توانە و لەو کاتانە ببینێ کە لە ژیانیا هەیەی ئەمە وەکو بڵێ قسەیکی کوردەواری لای خۆبانە دەڵێ هەنگوستۆچێ پێتەگرم هەنجەتۆچێ قسەیکی خۆشە یعنی سەردەم نییە مرۆڤایەتی تێیدا ژیا بێت سەردەم نییە کۆمەڵێک تەحەدیات و کێشەی خۆی نەبی ڕاستە ئەمڕۆ کۆمەڵێک کێشەمان هەیە مەسەلەن گەنج کێشەی نەبوونی دەرفەتی کاری هەیە لە بازار بە شێوەیەکی دروست ئێمە باسی واقعی کۆمەڵگی خۆمانەکەین گەنج وەکو بڵێ لە پرۆسەی خوێندنیە مەسەلەن مستەقبلێکی ڕۆشن و گەورەی نییە گەنج ئەمڕۆ لە وڵاتی ئێمە کۆمەڵێک ڕوبەڕووی کۆمەڵێک تەحەدیاتی پەروەرشیاری ساختە و سیاسی ساختە و ڕۆژنامەنووسی ساختە و کۆمەڵگەی ساختە و بازاری ناسەقامگیر و نەبوونی هەلیکار و کۆمەڵێک دەرفەتی باش بەڵام ئینسان لەمانە لە هەمووی بەهێزترا بە تایبەت گەنج توانای ئەوەی هەیە خۆی بەرەو پێش اینجا پرتە و بۆڵە هیچ شتێک چارەسەر ناکە تەنها خۆی عەزیەتەدا دەوروبەری خۆی عەزیەتدا هیچ شتێک چارەسەر ناکە شتێک هەیە دەڵێ گەنجی ڕۆشنبیر چێە بەچێ دەگوترێ گەنجی ڕۆشنبیر تاوان بەڕێزان ئەمە زۆر زار قسێکەیە ئەوە شتێکە لە شتێک باش بزانی و لە هەموو شتەکار شتێک بزانی ئەمە شتێکی زۆر واقعینە دەڵێ گەنجی ڕۆشنبیر ئەوەیە کە سێ تایبەتمەندی هەبی یەک ڕەخنەگربی ئەمە ڕەخنەگر لێ ئەو قسەیم کرد ڕەخنەگر مانای ئەوە نی کە تۆ پرتە و بۆڵە بکەیت هەر گلەی بکەی و گلەی بکەی و گلەی بکەیت هیچ ئیسفادەی نییە خۆت عەزیەتە دەی دەنا کۆمەڵێک مبەررە بۆی تۆ یعنی هەندێک شت هەیە نەیکەی ئەنجامی نەدەی ڕخنەگر بیرکردنەوەی ڕخنەگرانەی خود بیری ڕخنەگر یاخود کەساتی ڕخنەگر ئەوەیە هەر کەم و کوڕیەک ببینیت پەنجەی لەسەردانێ بە جوانی باسیەکە ئینجا لە ناو خێزانە لەگەڵ دۆست و هاوڕێکانێتی لە ناو کۆمەڵگەیە لە ناو واقعی ژیانی خۆیەتی هەر کەم و کوڕیەکە بیت بەسەیدا تێناپەڕی دەستنیشانیەکە قسەی لەسەرەکە گفتوگۆی لەسەرەکە خاڵی دووەم ئەم گەنجە بیرکردنەوەی استراتیژی هەبیت چۆن بیرکردنەوەی استراتیژی هەموو شتێکی بە پلان و بەرنامەیە کە کێشەیەکێ لە ژیانی ئەو گەنجە گەورە بووە پێویستی بەوەی کار بکە ئەم گەنجە لە پرۆسەی خوێندنایە لە ڕوو خوێندنەوە باش نییە گرنگەوەی گرفت و کێشەیەکی هەیە لەناو خێزانەکە کێشەیەکەیە استراتیژانە بیرەکات و دەڵێ من چۆن هەنگاو بنێم بەپێی ئەوەندە زەمەنە یاخود بەپێی ئەوەندە کاتە بە هاوکاری کۆمەڵێک کەسی دڵسۆز بەرنمەیەک دابنێت بۆی ئەم کێشەیە کە تایبەتە بە ژیانی خۆی خێزانەکەی خۆی پەیوەندی بە ژیانی بزنس بازرگانی پەیوەندی بە ژیانی کۆمەڵایەتی پەیوەندی بە ژیانی دەرونی و کەسی ئەو کەسەوە هەیە چۆن بتوانێت چارەسەری بکە کاتی بۆ دیارەکەم بەرنامەی بۆ دانم هەنگاوی بۆ داوێژم ئەو پێی دەگوتری بیرکردنەوەی استراتیژیانە خاڵی سێم بیرکردنەوەی داهێنانانەیە داهێنان یعنی پێی گوترێ بە ئینگلیزی کریێتیڤیتی
تۆ کاتێک ڕخنەکە دیاری کرد بۆ جەریانە باسی شت کرد پەنجەر لە سەریدانا بەرنامەت بۆ دانا چۆن کاری بۆ بکەیت لە هەمان کەدا کەسێکی داهێنان کاریش بە بتوانێت بەسەر تەحەدیاتەکان زاڵ بە بەدیل بدۆزەرەوە اینجا ئەم بەدیلە زۆر زەر بە بیرکردنەوەی گەنجەکە توانای هۆشیاری و خوێندنەوەی ئەو گەنجە ئایا چەندە خوێندەوار بە چەندە متابعی کردووە ورد بۆتەوە لە ژیانی خۆی توانای معلومە و یعنی بانکی زانیاری لە ئەو گەنجە چەندە ئەگەر ناگەنجەکە دەتوانێت سوود لە کەسانی دڵسۆزی دەوروبەری خۆی وەربگرێت باوچێتی مامۆستایەتی دۆستێکی پەروەردەکراوی ناوخێزانێکی ترە ئامۆزایەکێتی کەسێکی دڵسۆزە بتوانی بیرۆکەی داهێنان کارانەی هەبێت بەدیل بۆ ئەم کەم کوڕیا بۆ ئەم کێشەی بدۆزێتەوە گەنج ئەبێ بیر لە شتانە بکاتەوە بۆی بتوانێت خۆی دروستکات چونکە بەڕێزان بڕوا بکەن من ئێوە کاک دانیار ڕۆنیا خان هەر کەسیشتر لە ژیان کە ئەژیت دەیەوێت بەختەوەربی باشە هەرچی ئەیکەین ئێمە هەرچی ئەیکەین دوجار نقطەی کۆتایی دەمانەوێت بەختەوەربی دەبێت گەنجانیش ئەوە زۆر بە چاچی بزانن و زۆر بە باشی بزانن خۆت دروست نەکەیت لە ڕووی ڕۆحی لە ڕووی عەقلیەوە و لە ڕووی ژیانەوە ناتوانانی دوجار بەختەوەری بەدەستبێنی ئەو بەختەوەریە کورتخایانانەی یاخود ئەو لەزەتە کورتخانانی ئێستا هەتا باوکت پێتە بەخشی دایکت پێتە بەخشی کۆمەڵک دەست و هاوڕۆ و ژینگەی کاتی پێتە بەخشن بەڵام دوجار تووشی کێشە ئەبیتەوە بۆیە گەنج نابێ بترسێ و ناشی ترسێنین تەنها دەڵێن تۆ کە هاتوویتە ناو ژیان کۆمەلگا ژیان لەسەر تۆ وەستا و تۆ پێویستە خۆت ڕێکخەیت زانیاریەکانت تێگەیشتنەکانت بۆ چوونەکانت مەترسا تەحەدیاتەکان زاڵوە بەسەریدا لەوە تێبێت کە ژیان بریتە لە کۆمەڵێک شکست و سەرکەوتن لەوە تێبێت ژیان بریتە لە کۆمەڵێک خۆشی و ناخۆشی چونکە خوا ئەم گردونەی وا دروست کردووە ئێمە کە ئەژین ئەبێ گەنجان حاڵی بن نابێ ژیان هەمووی خۆشی بێت کاتێک ناخۆشیەکەت ڕوبەڕوو ئەبێتەوە مەڕوخێ دامەڕمێت کۆ تەبیعەتی ژیان وایە ئاسایە دوو ڕۆژ با خەفەت باربی ئاسایە هەندێک زار باش کەس بخۆی ئاسایە لە هەندێک ڕوودا و گفتوگۆ با دۆڕاو بیت ناکرێ هەمیشە سەرکەوتوبی لە ژیان ئەمانە قبول نەکەیت ناتوانانی لەزەت لە سەرکەوتن بکەیت ناتوانیت طموحت هەبێت بۆ ئەوەی ببیتە کەسێکی لێهاتوو لەناو کۆمەڵگا نمونەیەکی سەرکەوتومان زۆرە بەڵام ڕەجاءن گەنجانمان نابێت دۆستایەتی بەردەوامی کەسانی لاواز لە ڕووی دەرونی و کەسانیش کەس خواردوو بکەن گەنج دەبێت پێی کۆمەڵێک لە بوارێک لە بوارەکانی ژیان سەرکەوتوو زۆ سپاس دەکەین بە ڕێز ماوەستا سەران قاسم بانخواز بە شازێکی ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمان نبوو دەرفەتمان هەرەوەندە ماوەسای گیان سپاس کە دەرفەتت بێمە بەخشی